لە خوارەوە ناو واژوومان هاتووە کۆمەڵێک مامۆستاین لە سنووری پەروەردەی کەلار سەر بە پەروەردەی گشتی گەرمیان بەهۆی دواکەوتنی موچەکانمانەوە لە مانگەکانی 2 3 و 4 ئەم ساڵەوە هەڵوێستمان نواندووە و بڕیاری بایکۆتمان داوە. دیارە ڕوونە کە ناکرێت بەبێ دابینکردنی سەرەتاییترین مافمان کە موچەیە بتوانین بەردەوام بین لەسەر ئەرکەکانمان. هەر بۆیە بەهۆی بایکۆتمانەوە بەڕێوبەری قوتابخانەکانمان و پەروەردەی کەلار غیابی بە کۆمەڵیان بۆ 8 مامۆستا و فەرمانبەر داوە بە فەرمانی کارگەڕی 4634 لە 9/4/2022. تێبینیەکانی ئێمە وەکو مامۆستایان کە لەسەر بایکۆت سزادراوین، یەکەم چەند مامۆستا و فەرمانبەرێک پێشتر غیاب دراون و تێکەڵ بە لیستی مامۆستایانی بایکۆت کراوە بۆ ئەوەی وا دەرکەوێت کە غیابدانەکە لەسەر بایکۆت نییە. ئەگەر لەسەر بایکۆت نەبێت چۆن ئەو هەموو مامۆستایە لە یەک ڕۆژدا غیاب دراون. 2. قوتابخانەیەک لە شەوی 6/4 ساڵی 2020 لە فەیسبووکی قوتابخانەکەەوە ئاگاداری بڵاو کردووەتەوە بۆ ئەوەی سبەی دەست بکاتەوە بەدەوام کەچی لە بەرواری 5/4 ساڵی 2022 غیاب دراون. ئەمە ئەوە گەیەنێت کە سزادانەکە لەسەر بایکۆدە. 3. چەند قوتابخانەیەک لە فەیسبووکی قوتابخانەکەیانەوە بڵایان کردوێتەوە کە بەرواری 10/4 دەوام دەست پێ دەکاتەوە و تا ئەو ڕۆژە هیچ مامۆستایەک لەو قوتابخانەیە دەوامی نەکردووە کەچی لە چەندین قوتابخانەی تر دەیان مامۆستا لە بەرواری 5/4 لەسەر بایکۆت غیاب دراون. 4. بەشێک لەو مامۆستایان سەرباری خزمەتێکی زۆر یەک ڕۆژ غیاب بوونیان نییە لە خزمەتکردنی پەروەردەدا کەچی لە بڕی ڕێز و سپاس سزا دراون.